کۆمەڵی دادگەری کار دەکات تا سەرۆت و سامانی هەرێمی کوردستان بۆ خەڵکە بەژمەینێتەکەی بەکار بهێنرێت. یەکێک لە ئامانجەکانی کارنامەی کۆمەڵ بۆ هەڵبژاردننی داهاتوی ئەنجومەنی نوێنەرانیش ڕێخستنی داهاتی سامانە سروشتیەکان و تەواوی داهاتە نەوتی و نانەوتیەکانە بە شێوەیەک هاوڵاتیان بەدادپەروەری لیان سوودمەند بن. ئەو تایبینیم بە بەرچاوی خۆمانەوە ئەو هەموو سەرۆت و سامان و داهات و نەوتە بە بەرچاوی میلەتەوە بە بەرچاوی خەڵکەوە سنوور دیویەکن بۆ سنوورەکان و فرۆشن هیچ داهاتەکەی ناخێنەوە خێزێنە و بۆ ئەوەی هاوڵاتیان بە یەکسانی سوودی لێ ببینن. ئێمەش ڕۆژانە لای خۆمان وەکو کارەکەی خۆمان خەڵکی زۆر ڕوومان لێ دەکات و هەمووی گیرۆدەیە بەدەست نەبوونی بە تایبەتی سوتەمەنی ئەوە ئێسا کە نزیک بووینەتەوە لە وەرزی سەرما هیچ کەسێک ئەوەی پێ بڵی سوتەمەنی شک نابات و هەناو پەنا بۆ ئێمە دەبات حتا ڕازیە داواکات کە ئێمە هاوکاری بکەین تەنها بە دەبەنێوتێکیش. چین و توێژەکانی کۆمەلگا جەخت دەکەنەوە پێویستە پشتیوانی لیستی کۆمەڵی دادگەری بکرێت و کاندیدەکانی سەر بکرێن تا ئامانجەی بۆ باشترکردنی ژیانی هاوڵاتیان هەیەتی بەدی بهێنرێت. ئەوەی سامانی ژێرزەوی و سەرزەوی ئەم وڵاتە هەبووە یعنی بەشێکی زۆر کەمی گەشتۆ بە میلەت زۆربەی قۆرخ کراوە لەلایەن بنەماڵە و حیزبەکانەوە. بۆیە داوا لە خەڵکی هەرێمی کوردستانەکەم دەنگ بدەن بە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری بۆ ئەوەی بتوانین فشارێک بکەین تا سامانی خەڵکی کوردستان بۆ خۆیان بگەڕێتەوە. دیارە یەکێک لە خاڵەکانی کارنامەی لیستی 285 کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بریتیە لە بابەتی سامانی نەوتی و ناونەوتی کە بەداخەوە ئێستا ئەو سامانە بەشێکی بۆ بواری شخصی بەرپرسانی هەرێم بەکاردێت. ئەگەر بێت و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنگ بە لیستی 285 بدەن ئەوە نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری هەڵبژێرن بە تاکید کار لەسەر ئەم بابەتە ئەکەن کە ئەم سامانە بۆ سوودی خەڵک و گەلی هەرێمی کوردستان بەکار بێت. هاوڵاتیان دەڵێن لەدایان ساڵی ڕابردوودا بەرپرسانی ئەمەرێمە سامانی سروشتی و داهاتی نەوتی و نانەوتیان بۆ خۆیان و بەرژەوەندیە بنەماڵەوی حیزبەکانی خۆیان بەکارهێناوە بە شێوەیەک هاوڵاتی و موچەخۆر چاوەڕوانی دەبەیەک نەوت و موچەیەکە لە بەغداوە بۆی بێت. هەر بۆیە کۆمەڵ جەخت دەکاتەوە بە پشتیوانی خۆ و پاڵپشتی دەنگدەران دەتوانە و خەونە بەدی بێن و سوود و داهاتی وڵات بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێت بەبێت جیاوازی. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.